ئەم کاتتان باش سبەینێ ڕۆژی گیانی منداڵانە ئەوەی جێگەی نیگەرانیە هێشتا لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر منداڵ ئیشی گەورەکان دەکەن و لەسەر شەقام و لە جێگاکانی ئیشکردنیان ڕوبەڕووی دەستدرێژی جەستەیی و دەرونی و هەندێک جاریش دەستدرێژی سێکسی دەبنەوە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرەمان میوانداری عەلی ئیبراهیم سەرپەرشتیاری سێکتەری پاراستنی منداڵ لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کردەوە. کاک عەلی بەخێربێیت. کاک عەلی وەکو دەزانین ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بۆ 20 ساڵێک دەچێت بڵین خزمەت دەکات لە بواری منداڵاندا. ئایا ئێوە لەم 20 ساڵە چیتان کردووە؟ لە ڕاستیە ئێستا گەر من بێم وەڵامی تەواوی ئەو پرسیارە و بەمەوە بە وردەکاری لەوانەیە ناتوانم لە ئێستا ینی کاتێکی زۆری پێویستە چونکی دەردی خۆت ئێماوەی 20 ساڵە چەندین پرۆژە و پرۆگراممان جێبەجێ کردووە لە ئێستا ناتوانم ئاماژەی پێوەم بەڵام ئەتوانم بەشە سەرێکیەکانی مناڵپارێز کە ئیشی بۆ ئەکە باسی کەم بووت. مەسەن مناڵپارێزی کوردستان چەند سێکتەرێکی هەیە یەکێ لە سێکتەرەکانی مەسەن سێکتەری پاراستنی مناڵە ئەم سێکتەرە تایبەتە بە ئیشکردن بە مناڵ و پاراستنی لە مەجای سێکتەری پاراستنی مناڵە سێکتەری پاراستنی مناڵ عادەتەن چی و چێگرێتە ئەو مناڵە ناگرێت کە کەت نەکەن ئەو مناڵە ناگرێت کە ئیشەکەن ئەو مناڵە ناگرێت مەسەن زوو ئەیرێن بەشوە مناڵە ناگرێت کە مەسەن خەتەنە ئەکرێن ئەو مناڵانە ئەگرێتەوە کە ئەبیوز ئەکرێن بۆ نمونە چەند ئازاری جەستەیی دەیان تونتیژان بەرامبەرەکرێت لە ڕووی جەستەیە و لە ڕووی سێکسیەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی پشتی خستنەوە ئەو مناڵانی کە بچەن لە ژنگی خێزانیان بێبەشن وەک مناڵانی پەرتەوازە و چەندین بڵین مەجای تر بڵێن ئەو مەجای ترێکەکانی سێکتەری چکەمانە سێکتەری تەندروستیە لە ڕاستیانسان ئەو سێکتەر تایبەتە بە چارەسەرکردنی ئەو مناڵانەی کە نەخۆشن نەخۆشی درێژخایەنە یاخود پێویستیان بە عەمەلیات و بە تایبەتی بۆ مناڵانی کە خێزانەکانیان داهاتیان نزمە و ناتوانن چارەسەریکەن ئەتوانم بڵێم تاکو ئێستا بە هەزاران مناڵ لەو سێکتەرە بڵێن چارەسەری بۆ کراوە و هاوکاری خێزانەکەی کراوە. سێکتەری کەمانەیە سێکتەری پەروەردەی ئەمیش مەسەڵەن کۆمەڵی نەشاتاتی لەخۆ گرتووە مەسەن چەند کازیوەیەکمان هەیە لە ناو شار و لە دەرەوەی شارام کازیوانە زیاتر نەشاتاتی فەنی و وەرزشی و چەندین نەشاتاتی کە مەسەن پێشکەش بە مناڵەکان زایدە مەسەن کۆمەڵی سەنتەری ترکە هەر لە خزمەتی گەنجانە. ئەمە بڵین سێکتەری چکەمان هەیە سێکتەری سپۆنسەرشی سێکتەری گرتنەخۆ سێکتەری گرتنەخۆ مەسەن یەکێکە لە سێکتەرە کۆنەکانی مناڵپارێز با بڵێم ڕاستتر یەکێکە لە هەرە پرۆژە کۆنەکانی مناڵپارێز کە لە بیدایەتی دروستبوونەوە ئیشی تا کردووە تایبەتە بە هاوکاریکردنی مانگانەی ئەو مناڵانەی کە لە ناو خێزانەکان ئاژین و هەژارن بۆ نمەسەن باوچیان مردووە یاخود باوچیان پەککەوتەیە لە جێگایە کەوتووە زیاتر بڵین ئەو مناڵانەی کە پێویستیان بە دامە بە تایبەتی ئەو مناڵانەی کە بڵین باوکتیایە مەوجود نییە. کار و چالاکیەکان و پرۆژەکانی ڕێکخراوی بڵین منداڵپارێز تەنها لە سنووری سلێمانیدایە یاخود لەقی ترتان هەیە لە شار و شارۆچکەکانی ترێرێ لە ڕاستیە بڵین ئێمە حالیان لە سلێمانیا ئۆفیسمان هەیە لە هەولێرە ئۆفیسمان هەیە لە دووهۆکە ئۆفیسمان هەیە مەسەن هەر ئۆفیسەش و پرۆگرام و بەنامەی خۆی هەیە لە شارەکەی خۆیان لە شاری سلێمانیش ئاتوانم بڵێم لە زۆربەی شارۆچکەکانیان بەشمان هەیە مەسەن بەشمان هەیە لە هەڵەبجەی شەید بەشمان هەیە لە قەڵازجێ بەشمان هەیە لە کۆیە و بەشمان هەیە لە کەلار. بەڵێ گرنگی بڵێن ئێوە تەنها گرنگی دەدەن بەو مناڵانەی بڵێن کە نەخۆشیەکیان هەیە یاخود تەنها ئەیان ئەوانی کە ئیش دەکەن یان دەیانگرنە خۆتان یاخود ئەو مناڵانەشی کە خاوەن پێداویستی تایبەتن بۆ نمونە کەمەندامن یان ئەو منداڵانی بڵین ئەوانی لە نەوجەوانانەکان بڵین گرنگی بەوانش دەدەنەوە بە تاکید خۆی وەکو وتم بەشە بۆ منە ئەو بەشەی کە ئێمە زیاتر بڵین لە ماوەی 3 ساڵی ڕابردووە ئێمە پرۆگرامێکمان هەبوو بۆ دانانی سنوورێک بۆ ئیشکردنی مناڵ بۆ نمەسان بەشی سێکتەری تەندروستیمان پرۆگرامی هەیە بۆ چارەسەرکردنی مناڵ یعنی بەرنامەکان جاریان سند 2 ساڵە خانێ 3 ساڵە خانێسە و بەرنمەی کە هەمان بۆ دانانی سنوورێک بۆ ئیشکردنی نا 3 ساڵی خان بەرنمەیەک لە پرۆژەی چکەمان هەو پرۆژەیەکی درێژخان بوو لە ساڵی 1994 هەتا 2023 خان بۆ ئەم ناڵانە بوون کە پەرتەوازن و لەسەر جاداژین و ئیتر بەهۆی هەر کێشەیەکی کۆمەڵایەتیەوە بووە زیاتر چارەسەرکردنی کێشەی ئەو ناڵانە بوو گەڕانەوەی وان بۆ خێزان بوو مەسەن پرۆژەیەکی ترمان هەبوو یەک بوو لە پرۆژە کۆنەکان لە مەجای پاراستنی مناڵە مەسەن لە بیداتە لە شارەکانە بە تایبەتی شاری سلێمانی
سیستانی و شارشکان گرنگجێک یا احتیمامێکی گەورە بۆ مناڵانە ڕاکەنتنەکە کە مناڵی کەتنێکێک مەسەڵەن جێ کرد یاخۆ شەڕێک کرد یا هەر جۆرە کەتنێکیکە بووە کە چن ئەکرا عادەتەن شوێنیشی تایبەتی نەبوو پۆلیسی نێوجوانان نەبوو شوێنێک جانەکرا بۆ مناڵان زۆر جار مناڵ تێکەڵی گەورە ئەکرا تعاملی گەورەی لەگەڵا ئەکرا زۆرجار مافی پێشێ لەکرا بەڵام توانرا مەسەن محکەمەی حداد دروست بکەین بەسەن بە هاوکاریدا و دەستگا لایەنە پەیوەندی دەکات مەسەن شۆرتەی ئەحتیاجاریشکە بژێنەوە دروستیکەین وەک دەستگایکی خاص خزمەتی مناڵا بێ و مەسەن چەندین ئیشی تر لەو بابەت بڵێ کاکالی منداڵپارێزی کوردستان بە هاوکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕووپویە یەکتان کردووە بە بەراورد تێکتان کردووە لە نێوان ساڵی 2007 و 2010 دەبینین لە ژماری منداڵانی ئیشکرد لە ساڵی 2010 بە بەراورد بە ساڵی 2007 کەمی کردووە لە 14000ەوە بۆ 12000 بەڵام بەبوونی ئەو هەموو ڕێکخراوانەی بواری مافی منداڵ و گرنگیدان بە منداڵ هەست ناکەی هێشتا ئەم ژمارەیە زۆرە خۆی لە ڕاستیە من حەزەکەم ڕوونکردنەوەیکی زیاتر بەم لەسەر حەزمی مناڵانی ئیشکرد لە ڕاستیە ئەگەر ئەوەی کە ئێمە تێبینی بکەین زۆرجار لە کەناڵەکان چی گۆپار بێ چی بڵێن ڕۆژنامە بێ چی تەلەڤیزیۆنەکان زۆرجار کە باز لە حەزمی مناڵانی ئیشکەرەکان باز لە حەزمە گشتەکەین لە حقیقەتا دوو حەزم هەیە پێویستە جاکرێت و یەکیان حەزمی گشتی مناڵانی ئیشکەرە بۆ نمونە مەسەڵەن تۆ لە هەموو وڵاتێکە لە دنیا چ وڵاتی پێشکەوتوی بێت چی دواکەوتوو بێ مناڵ بەپی یاسا بۆی هەیە ئیشکە مەسەڵەن بەپی ئەو یاسایی کە مەسەڵەن لە کوردستانە بۆ تەنزیمکردنی ئیشی مناڵ دانراوە ساڵ مناڵانی کە خوار 5 ساڵ نابێ ئیشکەن تەنها مناڵان نەبێت کە لە چوارچێوەی خێزانەکارەکەن مەسەڵەن ئەو مناڵانەی کە ئیشی مەترسیدارەکەن لە 15 بۆ 18 ساڵ مەسەڵەن ئیشی قورسەکەن بۆ لە خزخانەی ئیشەکان ئیشی قەسابیەکەن ئیشی مەسەڵەن بیناسازیەکەن ئیشی گەورەکان لێرە تەنها ئەو مناڵانە بە مناڵی ئیشکەر حسابەکرێ کە قانون ڕێگەی پێنایە مەسەنە مناڵێکە ئیشێکی سووکەکە کاریگەری خراپ لەسەر گەشەی جستەی یا ژیری بەجێ نایڵێ یا لەسەر ڕەوشی بەجێ نایڵێ تەمەنیشی 5 ساڵە ئەم مناڵە بۆی هێشکە لە حەزمی کولی 14878 ناڵ بە ئام ئیشی کردووە بەڵام لەو 14800 بڵین 1970 7205 مناڵی پێشێلکاری بووە ینی بەپی یاسا نابێ ئیشکات بۆ ئەو مناڵانن کە لە تەمەنیی کەمەوە ئیشەکەن ئەو مناڵانن کە ئیشی مەترسیدارەکەن لەو 1205 مەسەن کە ئێستا باسەکەین وڵین لە 2002 بووە بە 12400 بڵین 70 مناڵ ئەم 12478 مناڵە تەنها 4890 مناڵان ئیشەکەن واتە لە 7205 پێشێلکاریەوە لە ئیشکردنی ماڵا بووە بە 4000 هەشتا زۆر ینی لە ڕاستیا زۆرە خۆم ئەساگەر ئێمە بینە سەر پێشێلکاری ئەتوانین بڵێن ئەگەر حەجمەکە زیاتر بێ پێشێلکاریەکە زیاترە بەڵام 10 مناڵ ئیشکا و 100 مناڵ ئیشکا و 1000 مناڵ ئیشکال لە ڕاستیای پێشێلکاریە بەڵام لەگەڵتام حەجمەکە زیاترە بەڵام ئەگەر بەراوتی کەی مەسەڵەن بۆ وڵاتانی کە ئێستا بڵێن ئەو پێشڕەوی پرۆژەیەکە بۆ دانانی سنوورێک بۆ ئیشکردنی مناڵ لە جیهانە لە 80 وڵاتە من ئەوەی ئاگام لەبێ بەپی ئەخیڕی بۆتان لە 2010 ئیراوە هیچ وڵاتێکیان نەگەیشتۆتە لە ساڵ 23 کە کەمی کردووە دیار لەوانەیە ئەوە بەهۆی ئەو ئەزمە عالەمیەوە بێ کە لە مەجای ئابووریە هەبوو لە جیهانە بەڵام ئەو ئیشەی کەکرا بە ڕێژەی لە 132 لە حەزمی حەقیقی مناڵانی ئیشکەرکەمی کردو خۆی ئەم ڕێژەیە باشە و منیش لەگەڵتان ئەتوانی ئەو ڕێژەیە باشترکی مەسەن تۆ لە بری ئەوەی پرۆژەیەکە بێ ئەتوانین دە پرۆژەیە لە بری ئەوەی کە ڕێگرەکانی بەردەم باشترکردنی ئەم بڵین ئەم ڕێژەیە زیادکردنی ڕێژەی مناڵانی ئیش نەکەر بۆ نمونە نێشتنی پێشێلکاری ڕێگرەکان چین لە ڕاستیە بڵێن ڕێگرەکان ینی کۆمەڵی ڕێگر ئەتوانم بڵێم هەم دایمان لە دنیاەکە ئێستا بڵێن وەکو جەناب و ئاماژەوە بەیانی یەکی شەشە ڕۆژی ڕۆژێکە تایبەت بە مناڵان ڕێکەوتناوی مافەکان منی مناڵان ڕێکەوتنامەیەکی دەگمەنە لە مێژوی مرۆڤایەتیە کە زۆرترینی وڵات تەصدیقی کردووە حکوومەتی عێراقی لە ساڵی 1994 تەصدیقی ئەم ڕێکەوتنامەی کردووە باشە پێویستە پێوەی پابندی هەر وڵاتێکش پابند و پێویستە کۆمەڵە یاسایە گەڵاڵەکە کە ڕەنگانەوەی ڕێکەوتناوی مافەکانی مناڵ بێ ینی ئێمە یاسایەکمان هەبووە پێش ئەوەی ئیعلانی ڕێکەوتناوی مافەکانی مناڵ بکرێ دانراوە بۆ تەنزیمکردنی ئیشی مناڵ کە یاسای کاری عێراقیە باشە ئەم یاسایە لەبەرەوەی لە پێش ڕاگەیاندنەکەەوە دانراوە بە تەئکید ینی نابێتە هۆی جێبەجێکردنی تەواوی مافی 32 کە تایبەتە بە ئیشکردنی مناڵ نابێت یەکێکە لە ڕێگرەکان مەسەڵەن
ئەتوانم ئەگەر مەجا کات هەبێ بە چوار هەڵی سەرێکی تایان چوار کەم و کوڕی گەوری تایە ئەگەر ئەو چوار کەم و کوڕی لابێ تەسەورەکەم ئەو یاسایە بە شێوەیەکی زۆر باش بتوانێت تەنسیمی ئیشی مناڵکە ئەو پێشێلکارە بە ڕێژەیەکی بەرز بێنێتە خوارەوە مەسەن یەکێ لە خەلەکانی ئەوەیە بۆ نمونە جێبەجەکەری ئەو یاسایە بەڕێوبەرایەتی کار و دەسەبەری کۆمەڵایەتێ لە هەر شارێک ئەم بەڕێوبەرایەتیان لیژنەی پشکنینانێ ئەم لیژنانە عادەتەن سەردانی شوێنەکان بۆ ڕاستی پێشێلکاری و بە هەدەفی ئیجراعات و نەهێشتنی پێشێلکاری لە شوێنکارەکانە باشە مەسەن ئەچێتە شوێنێ ڕاستی پێشێلکارێکە بۆ نموناچێتە خەسخانە باش ئەچێتە خەسخانی جامیعەکان بۆ نمونە مناڵێکە بینێ ئیشەکەکان بە پێ یاسا مەمنوعە مەسەن ئیجراعاتەکە مناڵەکە دەرەکە باشە مناڵەکە دەرەکە لە نابێ ئیشکەی یاساکە ئەوەی تیانە چونکە کۆمەڵی مناڵ هەیە خوار 15 و لە 15 بۆ هەژدەش کە ئیشەکەن بەهۆی هەژاریەوە ئیشەکەن تۆ بە یاسا بەهێز ڕێگە لە ئیشکردنی مناڵەکە ئاگری بەڵام بژێوی خێزانەکە لەسەر مناڵەکە هیچ کارێک بۆ ئەمە کراوە لە ڕاستیە تا ئێستا نەکراوە بۆ دابینکردنی بڕەپارەیەک بۆ خێزانانەی کە منداڵ بژێویان دابین لە ڕاستیە بڵین وەکو ئەوەی کە کرابێت نەکراوە تەنها ئەوە نەبێ وەکو مناڵپارێزی کوردستان لە 2007 بۆ 2000 دا ئێمەیەکی لە پرۆژەکانمان یارمەتیانی ئەو خێزانانە بوو کە بۆی هەژاری و ئیش بە مناڵەکانەکە کە مانگانە بڕی 150,000 دارمان ئاپیان و متابعەمانەکردن بۆی جاریچکە نەچنەوەی سەر ئیشکردن ئەو دەعمەنیە کە تۆ ڕێگە لە مناڵەگری نابێ ئیشکات بەشێکیان هەژاریە لە ساچ بەپی مەسحەکە ئەگەر ئاگاو لێبێ بە نزیکی بە معدەلی هەردوو مەسحەکە بە لە ساچ و حوتی ئەو مناڵانێکی ئیشەکەن بەهۆی هەژاریەوە باشە ئەگە تۆ کە ڕێگەی لێگری بە پیا ساڵی نابێ ئیشکات ئایلەکە بەچی بژی مناڵەکە بەچی بژی زۆریان ئەشخێن و ئیشی شەکەن لەبەر پێویستیان ئەبێ زمانی ژیانیان کرێ بمبورە بڵین لەو چاوپێکەوتنانی لەگەڵ کۆمەڵێک مناڵە کراوە تایەتی ئاماژە بەوەدا کە باری ئابووری و بژێوی خێزانەکەی باشە و کەچی ئیشیشی پێەکەن خۆی لە ڕاستیە ئەگەر بینەوە سەر ئەوەی کە هۆکارەکانی چییە ڕاستە هەموو ئەو مناڵانەی کە ئیش ئەەکەن و لە بازاری کارکردان و هێزی کارن هەرێکیان ئەتوانین بڵێن هەر بەشیان بەهۆی کۆمەڵی هۆکارەوە بەشێکیان بەهۆی هەژاریەوە بەشێکیان کولتورە کەسەکە پێویستی نییە و ژیانیشی باشە بژێویشی بەرزی هەیە بەڵام مناڵەکەی کاتە بەر ئیش بۆ واتی ئەگا ئەڵێ ئیشکردن وا لە مناڵەکە پشت بەخۆی بەسێ باشتری هەست بە مەسئولیەتکە لە داهاتووە کەسێکی باشتر دەرەچێت باش ئەمە هۆکارێکی کە مەسەڵەن مەسەلەی خوێنەواریە مەسەڵەن ئێستا بەپی ئەوەی ئەگەر لە مەسحەکە دەرکەوتووە بە معدەلی دایکان و باوکانی ئەو مناڵانەی کە ئیشەکەن بە ڕێژەی لە سا هەفتا و هەشت هەردووچان نەخوێنەوارن یا مەسەن تەنها ئەتوان بخوێن یا بنووسن یانی دایمە پەیوەندیکی بەهێز هەیە لە بینی ئاسی تعلیمی ئاسی خوێنی دایک و باوکان و بەسەن ئیشکردنی مناڵەکە هەتا مەسەن ئاسی لە خوێناوەری دایک باوکە بەرز بێ ئاسی ئیشکردنی مناڵ زیاکە مەسەن چەندین هۆکاری تریش چی کراوە بۆ ئەو منداڵانی کە لە خوێندن دابڕاون بەڵێ لە ڕاستیە ئێمە بێچێ لە پرۆژەکانمان تاوانێن 5 پرۆژەمان هەبوو بۆ دانانی سنوورێک بۆ ئیشکردنی مناڵ خۆی کۆمەڵی میکانیزم هەیە دایمەن لە زۆربەی شوێنەکانە زۆربەی وڵاتەکانە بۆ چارەسەرێک بۆ ظاهری ئیشکردنی مناڵ بەکارهێنێکێ لە چارەسەرە بنەڕەتەکان گرنگەکان مەسەلەی خوێندنە ئێمە یەکێ لە پرۆژەکانمان گەڕانەوەی ئەو مناڵانە بوو کە دابڕاون لە خوێندن و ئەمان گەڕانەوە بە خوێندن مەچەند جاریوا بۆ مەسەن دابڕانەکەی بەهۆی ئەوە بوو ئەچۆ بازار ئیشێکرد ئێمە هاوکاریمانەکرد ئەگەڕەوە هەندێک جار مەسەڵەن دایک و باوکەکە یا مەسەڵەن مناڵەکە خۆی باوەڕیان بەوە نەبوو یا حەزی لە خوێندن بوو لە خوێندە ئەبرا ئەوەی ئەکرا ئەمانتوانی هەوڵ بین کە قەناعەتی پێ بکەین و وای لێ بکەین کە باوەڕی بەوە هەبێ خوێنە هەندێکشی مەسەڵەن نێخوێن باوەڕی پێی نەبوو بەڵام لە پرۆسی خوێننیشا یە خەلەل هەبوو زۆر جان مەسەن دایک و باوکەکان مناڵەکانن بە تایبەتی کچ زیاتر لە ئەترافیشە کچەکانە تا 6 پێ خوێن دەرێکان لە مەکتەب کە دەرێکا لە مەکتەب تۆ تەنها تووسی ڕێگەو هەیە تۆ چیت من بۆ بکەم وەکو ڕێکخراوی وەکو حکوومەت کە ئەو مناڵە بخیتەوە ئەڵێ من مناڵی خۆمە و نایخەمەوە بەرخوێندن لێرە ئێمە پێویستە بە هۆشیارێک کۆمەلگاکەوە جگە لە هۆشارێکە پەیوەستە بە یاساوە ینی خوێندن ئەبێ ئیلزامی بێ ینی دایک و باوک لە ڕێگەی یاساوە ناچار بکرێت کە مناڵەکانان بخانە بەرخوێندن وەکو وەسائلێک یا مڵچێک مناڵەکە بە یخوان نەزان دەریبێنێ لە قوتابخانە ئیشی پێ بکە هەر چۆنێک تەعاملی لەگەڵاکە پێویستە یاسایەک هەبێ ئیلزامی دایک و باوکەکە کە مناڵەکانیان بخەنە بەرخوێندن لە بڵین لە یەکەوە هەتا نوێی سەرەتای هەتا 500 ساڵ ئیلزامی بێ و هەر دایک و باوکێکش مناڵەکەی نەخسە بەڕاستی ئیجراعاتی قانونی لەگەدا بکرێ و هەتا بڵێن ئەو بەش بگرێ چونکی مناڵی مستەمەعە مناڵی حکوومەتە مناڵی ڕێکخراوەکە بەڵێ کاک عەلی لێرە و لەوێ دەبیستین
مناڵان جگەلەوەی کە ئیشەکەن و بڕەپارەیەک بەدەسێنە ڕۆژانە بەڵام ڕوبەڕووی مامەڵی خراپ دەبنەوە ڕوبەڕووی دەستدرێژی سێکسی دەبنەوە کە لێرە لە ناو کۆمەلگای خۆمانە چ ڕێکخراوەکان چ حکوومەت تا ئێستا دەستی نەخستۆتە سەرم مەسلەیە و کەسیش ناتوانێت ئینکاری بوونی ئەو مەسلەیە بکات کە ئەو مناڵانە دەستدرێژی سێکسیان دەکرێتە سەر هەندێکیان و ڕوبەڕووی مامەڵی خراپ دەبنەوە بە دوواداچوونی ئێوە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان چی بۆ ئەم مەسلەیە خۆی یەکێ لە مەترسیە گەورەکانی ئەو جۆرە ئیشانەیە کە بە ئیشی مەترسیدار وەسەب ئەکرێ کە کاریگەری لەسەر ئەخلاقی مناڵ دائەنێ مەسەن کۆمەڵی ئێشە بۆ نمونە ئەو مناڵانەی کە لە نادیەکان ئایشەکەن ئەو مناڵانەی کە لە شارەکان دوورەکەونەوە چون بۆ شاریکە لە ئوتێل ئامێنەوە مەسەن ئەو مناڵانەی کە لە خەسخانەکانی ئایشەکەن و شەو ئەمێنەوە لەگەڵ خەڵکانی گەورە دائیمەن ئەو مناڵانەی کە لەو شوێنە مەترسیدارانەیە ئیشەکان معڕەزن بۆی ئیستیغلال بکرێن لێرە لە ڕاستیا یاسایەک هەیە مەسەڵەن یاسایەکە ناتوانین بڵێن متابعەیەکی وت کراوە ئەو پێشێلکاریانە بە تەواوی قەتع کراوە بەڵام ئەتوانم بڵێم لیژنەیەک هەیە لیژنەی ڕستی پێشێلکارەکانە کە بڵێن کار و دەسەبەری کۆمەڵایەتی کە پێشتر ئەو لیژنەیە بە هاوکاری مناڵپارێزی کوردستان و بە هاوکاری ئەو کار و دەسەبەری کۆمەڵایەتی بوو ئەم لیژنەیە مەشن شەوانە سەدانی نادەکانێکرد سەدانی خەسخانەکانەکەن سەدانی ئوتێلەکانەکە ڕستی پێشێلکارەکانە کرد هەر مەسانە هەر لە هەر شوێنەکان بۆ منە لە ئوتێلەکە یا لە خسەخانەکە ئیجراعاتی قانونیش لەگەڵ خاوەن شوێنەکەی ئاکرا بەڵام لە ڕاستیا وەکو یاساکەش ئەماشەم بکەین بەشێکی ئەمەیە خۆی مەفروزە لە شوێنێکی وەکو گەورەی سلێمانەیە یاخود هەولێرە کە ژمارەیەکی زۆر مناڵ تایە و بە شێوەیەکی منەظەم ئیشەکە و خاوەنکاری هەیە پێویستە لیژنەی سربەخۆ تایبەت هەبێ ینی ئەو لیژنانەی کە بڵین ڕزی پێشێلکاریەکانەکەن ئەو لیژنانن کە زەمانی شەکەن زەمانی کرێکاری شەکەن لە مەجای کەسی گەورەیە پێویستە لە هەموو بەشەکانی کار و دەستەبەری کۆمەڵایەتیە بەشێکی سربەخۆ هەبێت جیاواز بێ لە زەمان تەنها ئیشتان ڕستی پێشێلکارەکان بێ مەسەن لە بری لیژنێ دوو لیژنە هەبێ سێ لیژنە بێ حەجمی مشکیلەکە هەتا لیژنەکان سربەخۆ و زائیدەنەوە ئیجراعاتی قانونیش بکرێ ینی ئیجراعاتی قانونی توم و فەوری بکرێ لەگەڵ ئەو خاوەنکارانەیە کە ئیش بۆ مناڵەکەن چونکی ئیجراعیتەکە دائیمەن ئەبێ بەڕادەیەک بۆ ئەوەی جارێکی کە ئەو خاوەنکارە ئەو خاوەن ئوتێلەیە و خاوەن ناتێ ئیش بە مناڵەکەن کاک عەلی لە بودجەی ئەم ساڵدا تەنها پارلەمانتارێک دەڵێت تەنها باس لە سنتەر و دایەنگەیەک کراوە بۆ مناڵانی بێکەس و کار و بێسەرپەرشتیار ئێوە وەکو ڕێکخراوەکانی بواری مافی منداڵ و گرنگیدان بە منداڵ هەڵوێستان چی دەبێت لەم بارەیەوە بۆچی منداڵ پشتگوێ خراوە لە بودجە بۆ منداڵ پشتگوێ خراوە لەلایەن پەرلەمانەوە لەلایەن حکوومەتەوە ئەگەر بوارم پێی من حەسەکەم تۆزێ ورتر بێمە سەرەوە مەجالە لە ڕاستیە ڕێکەوت ناوی مافەکانی مناڵ وەکو پێشتر باسم کرد ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکین لە حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی تەزدیقی ئەو ڕێکەوت نامەی کردووە هەر وڵاتێکش کە تەزدیقی پێویستە پابەند بێ بە یاسا بەجێبەجێکردنی هەموو مادەکانی ڕێکەوتناوی مافەکانی مناڵانەوە و ئەگەر نەبێ ئیجراعاتی لەگەڵاکرێ بەڵام بەداخەوە وەکو حکوومەتی عێراقی لە 1994 کە تەزدیقی ئەو ڕێکەوتنامەی کردووە تەنها یەک راپۆرتیاوە لە دوای 2023ەوە مەفروزە بڵین هەر 5 ساڵ جارێک راپۆرتێک بە ئەو وڵاتە بە لیژنەی باڵای مافەکانی مناڵ لە جنێڤ بەڵام بەداخەوە لیژنەی باڵای مافەکانی مناڵ لە جنێڤ ئەبوایە ئیجراعاتی لەگەڵ حکوومەتی عێراقی کردای چونکی دائیمەن ڕێکخراوە جیهانەکان و ڕێکخراوە ئەنتەرناشناڵەکان چ هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چی لۆکەڵ بن چ ئەنتەرناشناڵ بن یەکێک لە هەرە ئەرگەکانیان ڕستی پێشێلکارەکانە بۆ تعزیزی مەسئولینی مەسئولی حکوومەت بۆ ئەوەی هەست بە مەسئولیتکەن بەرامبەر بە مافەکانی مناڵان چونکی لە وڵاتانەشا کە ئێمە ئەیبینی مافی مناڵ پارێزراوە هەر لەو ڕێگایەنەوە بەڕاستی گەشتونەتەوە ئاستا لێرە پێویستە بەڕاستی من وەکو شخصی خۆم کە مەسەن ماوەی 7 ساڵ لەو مەجالا ئیشەکەم وەکو ڕێکخراوەکەشم ینی باوەڕمان وایە مناڵ ینی پێویستە لە هەموو بەرنامەکانی حکوومەتە لە هەموو پرۆژەکانیە ئەو لێوێتی هەبێت زۆرترین بودجەی بەرکەوێ چونکی مناڵ ینی نەوەیەکن نەوەی داهاتون و هەر حکوومەتێکش من پێم وایە ئەگەر مناڵ لە ئەولێتی بەرنمەکانیان نەبوو ممکن نییە بتوانێ کۆمەلگایەکی پێشکەوت و دروستکە کە دادوەری و کە مافی مرۆڤ و مافی مناڵتەیە بەجەڵ بێت. کاک عەلی دوا پرسیارم پێت وایە خوێندگاکانی کوردستان ئەرکی پەروەردەکردنیان پشتگوێ خستووە و تەنها ئەرکی فێرکردن جێبەجێ دەکەن بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا بینیشمان کە
مامۆستایەک چۆن ئازاری دەرونی مناڵێکەدات و ئەمەش دلیلە بۆ ئەوەی کە دەیان حاڵەتی تربوونی هەیە. بەڵێ خۆی لە ڕاستیە مەسلەی پەروەردە مەسلەی خوێندن کۆمەڵی کێشە هەیە مەسەن یەکێ لە کێشەکان لە ئێستا هەتاکو ئێستا سیاستێک نییە بۆ پاراستنی مناڵ لە تومتیژی لە چوارچەوەی قوتابخانەکانە باشە توێمە زۆر جار کە باز لە مامۆساکەین مامۆساڵەکە دایک و باوکە فەرقی نییە مامۆسا دایک و باوکە بگرە ئەو ئەرکەی کە لەسەر مامۆسایە زۆر زیاترە لەوەی کە دایک و باوکە بۆ ئەگەر دایک و باوکێک دوو مناڵیا سێ مناڵای پێنج مناڵە لە ئەسۆپی ئەوان چل مناڵن لە ئەسۆی لێرە یەکێ لە کێشەکان چییە مەسەڵەن تۆ خوێندنگا هەیە سێ داوامیت هەیە مامۆسا فریای پەروەردە لە چۆ بکەوێ چل دقی هەیە هەر مناڵێک دەسانی بەرناکەوێ بۆی حیواری لەگەڵاکە بەڕاستی بەپەلەیە دەرسەکەی ئەڵێ ئەچێتە دەرەوە ئەمەیە دوو هەم وەکوتم ئەو یاسایە یا ئەو سیاستە هەتا ئێستانە ڕاستە ئێسمە بەڕاستیکە بڵێن ئەو پرۆگرامی کە دانانی سونێکە وازمان هێناوە لەو مەجاالامانەوە بیکەین بە پرۆگرامێک بۆ پاراستنی مناڵ وەکوەی کە بەنامەیەک دانێن وەک سیاستێک کە مناڵ پارێزرابی لە چوارچەوەی قوتابخانەکانیشا و لە خێزانیشا ئێمە کاری بکەین بەڵام لە ڕاستیە تاکو ئێستا بڵین ئەو یاسایە نییە ینی ئەو هەستکردن بە مەسئولیتش لەلایەن تاکۆ هۆی لە ڕاستیەکەی ماڵ کە باز لە مەسئولیتەکەین خێزان مەسئولیەکەمە بۆی توجی هەموو حکومت چاو نیە لە ناو خێزانابێ دوو هەم مەسەلاً حکومەتە سێم ڕێکخراوەکە مەسەن چوارەم تاکەکانە ینی بە هەموو لایەک ئەتوانین مافی مناڵ بپارێزین و هەموو لایەکمان هەوڵ بین بۆەوەی سیاستێک دانێن کە مناڵ لە هەموو تومتیژێک بپارێزین لە چوارچێوە قوتابخانەکانە. بەڵێ عەلی ئیبراهیم سەرپەرشتیاری سێکتەری پاراستنی منداڵ لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتر.